وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی بەساڵاتچوان. دوای هەینی یەکەمی ئۆکتۆبر بەرابەر لەگەڵ نوێی مانگی ڕەزبەر ڕۆژی جیهانی بە ساڵاتچوان بوو. کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لە 14 دەسامبری 1990 زاینی ئەم ڕۆژەی بەم ئامانجە دیاری کرد تا دەوڵەتەکان میدیاکان لە ئاستی جیهاندا ستایشی دەستکەوتی هاوڵاتیانی بە ساڵاتچوان بکەن، کێشە و گیر و گرفتەکانیان تاوتوێ بکەن و ڕێگا چارەیان بۆ بدۆزنەوە. هەموو ساڵێت تەوەرێک بۆ ئەم ڕۆژە دیاری دەکرێت. تەوەری ئەم ساڵ دەسڕاگەیشتنی عادڵانەی هەموو تەمەنەکان بە دیجیتال دیاری کرابوو. لە ئێستادا جەمعیەتی جیهان نزیک بە 7 ملیارد و 900 ملیۆن کەسە کە بە پێی بەراوردەکان نزیک بە 1 ملیارد کەس تەمەنیان سەروی 65 ساڵە، واتە بە ساڵاچوو بە ئەژماردێن. لەو جێگەیەوە کە سەرمایەداران تەنیا بیر لە بەرهەمهێنانی کاڵا و خزمەتگوزاری و قازانج دەکەنەوە، بە ساڵاتچوان لە ڕوانگەی ئەوانەوە کەسانێکی بێکەڵک و هەزینە هەڵگر بە حسابدن. خاوەنانی سەرمایە لە بریتانیا بۆ چەندین دەیە ناوی هەند یان دەستیان لەسەر کرێکاران دانابوو. کاتێک ئەم دەستانەی دەتوانی بۆ ئەوان سەروەت و خزمەتگوزاری بخڵقێنێت، ئەوانیان وەک بەشێک لە هەژاران دەدی و لە باشترین حاڵەتدا ئەوانیان بە کەسانی جێبەزەیی لە قەڵەم دەدا. لەسەر بنەمای ڕوانگەی سەرمایەداران کللتورێکی دژەپیر لە ئاستی جیهاندا پێک هاتووە کە لە ڕێگەی مەسحەب سیستمی فێرکردن و میدیاکان کۆمەڵی بورژوازی تەنیوەتەوە. سوکایەتی بە پیران و بایەخنەدان بەوان لە هەموو کۆمەڵێکی سەرمایەداریدا دەبیندرێت. پیر ئازاری لە هەموو وڵاتەکاندا کەم و زۆربوونی هەیە و بەردەوام بە ساڵاتچوان لە دەروونەوە ئازار دەدات. ئەم فاکتۆرانە لە پەنا تەمەنەوە بۆتە هۆی ئەوەی کە بە ساڵاتچوان لاواز بن و لە بەرامبەر نەخۆشیە جۆراوجۆرەکاندا زەربە هەڵگر بن. ئەم واقعیەتە لە سەردەمی کۆڕۆنادا بە باشترین شێوە خۆی نیشاندا. لە گشت وڵاتەکان بە ساڵاتچوان یەکەمین قوربانیانی ڤیرۆسی کۆڕۆنا بوون و کویدی 19 بوو بەهۆی گیانبەختکردنی سەدان هەزار کەس لەوان و موچەی خانەنشینی و بیمەی ئەوانەی وا کەسیان نەبوو بۆ دەوڵەتەکان مایەوە. کۆڕۆنا بە ساڵاتچوانی کرێکاری هەژارتر کرد. لە سەردەمی ئاسایی و غەیرە کۆڕۆناییشدا بە ساڵاتچوانی تۆیژەکەم داهاتەکان و بە تایبەت بە ساڵاتچوانی چینی کرێکار هەمیشە بەشێک لە هەژاران و تەنگدەستان بوون و بەردەوام لە بەرامبەر نەخۆشیەکاندا لاواز بوون. ئەم بابەتە لە وڵاتانی وەک ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی بەرچاوتر لە شوێنەکانی ترە. ژمارەیەک لە بەرپرسانی ڕژیم دانیان بەوە داناوە کە 55% بە ساڵاتچوان بە تایبەت لە ئاواییەکان لە پشتیوانی دەوڵەت و بیمە کۆمەڵایەتیەکان بێبەرین. بە پێی زانیاری میدیاکانی ناوخۆ، کرێکارانێک کە پاش ساڵانێکی دوور و درێژ کارکردن خانەنشین بە حساب دێن و لە سازمانی تامینی ئیجتماعی حقوق وەردەگرن، لە باشترین حاڵەتدا داهاتی مانگانەیان 4 ملیۆن تمەن واتە 3 بەرابەر لە ژێر هێڵی هەژاریدایە و هەتا ئەم دوایانەش خەرجی 10 ڕۆژی مانگێکی دابین دەکردن. بەڵام لە ئێستادا لەگەڵ گرانی بەردەوام و سەرسوورهێنەر خەرجی هەر ئەم 10 ڕۆژەش دابین ناکات. ئەم بارودۆخە کارەسەدبارە بۆتە هۆی ئەوەی کە بە ساڵاتچوانی تەنانەت سەروی 80 ساڵیش ناچار بن پیشەکانی پێشوویان بە حقوق و حەقدەستی کەمترەوە درێژە پێبدەن ویان لە پیشە تازەکاندا خەریکی کاری ئاسایی بن تا حەقدەستێکی مەمرەومەژی بەدەست بێن و لەم ڕێگەیەوە باری گرانی ژیان بڕێک سووک بکەن. ئەم کەسانە کە بە ناچار و نەخوازرا و جێگای کرێکارانی لاو دەگرنەوە بە ساڵاتچووی کرێکاریان پێدەوترێت و بە ناحەق لەلایەن چەند تۆیژێکی ناو کۆمەلگاوە بەردەوام کەوتونەتە بەر ڕەخنە و سکاڵا. ڕەخنەگەران لە بیریان دەچێتەوە کە کۆماری ئیسلامی و سەرمایەداران بە خوڵقاندن و پەرەپێدانی هەژاری بوونەتە هۆی ئەوەی کە بە ساڵاتچوان کە زۆربەیان نەخۆشن بە ناچار لە سەرما و گەرمادا کار بکەن. بە ساڵاتچوانێک کە کۆماری ئیسلامی و خاوەنانی سەرمایە ئەوانیان لە تەنگدەستی و لە بارودۆخی نالەبار و نامرۆییدا ڕاگرتووە، بێگومان بە جەستە و دەرونی لاواز و ماندووەوە دەبنە ئامانجی هێرشی دەیان جۆر میکرۆب و ڤیرۆس. بۆ نمونە با چاوێک لە بارودۆخی بە ساڵاتچوان لە سەردەمی کۆڕۆنادا بکەین.
ڕژیمی ئیسلامی ئێران هیچ ئامارێکی دروست لە قوربانیانی کۆڕۆنا بڵاو ناکاتەوە و هەر بۆیە ئامارێک سەبارەت بە قوربانیانی بە ساڵاچوش بە خاتری ئەم ڤیرۆسە قابلی پێشگیریە لە بەردەستانیە. بەڵام لێرە و لەوێ لە زمانی کار بەدەستانەوە بۆ دەرەوە دزە دەکات کە کویدی 19 زۆربەی پیرانی کردوتە ئامانج و ڕەوانەی گۆڕستانی کردوون. بە ساڵاچوانێک کە لە گشت کۆمەڵی سەرمایه‌داری لە ئاستی جۆراوجۆردا کەوتونەتە بەر ئازار و لە 65 ساڵ بۆ سەرێ بە داهاتی یەکجار کەمتر لە سەردەمی کارکردنیانەوە ژیاون بەرامبەر بە خاوەنکاران و دەوڵەتەکان دەستیان داوەتە خەبات و ناڕزایەتی. ئەم کەسانە کە لەلایەن ژنان و پیاوانی پێشڕەوەوە پشتیوانیان لێ دەکرێت دەوڵەتەکانیان ناچار کردووە تا ئیمکاناتێک بۆ بە ساڵاچوان دابین بکەن و بیان پارێزن. بۆ نمونە ژنان و پیاوانی بە ساڵاچوو و پشتیوانانیان لە 1 ئۆکتۆبری 2019 زاینی لە ئاستی هەزاران کەسیدا لە شارە گەورەکانی دنیا ڕێپێوانیان ئەنجامدا و لە دژی پیر ئازاری و کەم تەرخەمی دەوڵەت و میدیاکان ناڕزایەتیان دەربڕی. ئەگەرچی ڤیرۆسی کۆڕۆنا خۆپیشاندان و ڕێپێوانی ناڕزایەتی پیرانی لە زۆر یەک لە وڵاتان ڕاگرت، بەڵام ئەم ڤیرۆسە نەیتوانی خانەنشینکراوانی ئێران لە کۆبوونەوەی ناڕزایەتی بەردەوام و پەیگیرانە دژ بە دەوڵەت لە بەرامبەر مەجلیس و ئیداراتی سازمانی تەامینی ئیجتیماعی پاشگەز بکات. خواستی خانەنشینکراوان لە خەباتێکدا کە چەند ساڵە درێژەی هەیە بردنەسەرەوەی حقوق بە نسبەت تەوەڕۆم و دابینکردنی ژیانێکی شایستە، هاوسانسازی حقوقەکان، چارەسەرکردنی کێشەی بیمەی تەکمیلی، لە بەرچاوگرتنی کارە سەخت و زیانبارەکان لە دیاریکردنی حقوق و بایەخدان بە تەندروستی بە ساڵاچوانە. خانەنشینکراوان بۆ بەرەو پێشبردنی ناڕزایەتیەکانی خۆیان سێ ڕێکخراویان پێکهێناوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەڵک وەردەگرن. خەباتی ئەوان کە بەشێک لە خەباتی کرێکارانی ئێران بووە بە دەیان جار کەوتۆتە بەر پەلاماری هێزە سەرکوتگەرەکان. دەستگای قەزایی ڕژیمیش لەم بوارەدا چالاک بووە و بۆ کرێکارانی خانەنشینکراوی چالاکی وەک ئیسماعیلی گرامی دەستی داوەتە پەروەندەسازی. بەڵام خانەنشینکراوانی خەباتکار بەبێ هیچ ترسێک لە هێزە سەرکوتگەرەکان درێژەیان بە خەباتیان داوە. بۆ ئازادی ئیسماعیل گرامی هەوڵیان داوە و لە خەباتی معەلیمان، کرێکارانی هەفتەپا، کرێکارانی پەیمانی نەوت، گاز و پاڵاوگەکان و باقی ناڕزایەتیە دژە دەوڵەتی و دژە سەرمایه‌داریەکان پشتیوانیان کردووە و لەلایەن ئەوانیشەوە پشتیوانیان لێکراوەتەوە. خەباتی یەکگرتوانەی کرێکاران و خانەنشینکراوان سەرنجام زۆرترین یارمەتی بە باشترکردنی بارودۆخی بە ساڵاچوان دەگەیەنێ.